ڕۆژنامەنووسانی هێژە لاوانی بەڕێزی کوردستان بەخێر بێن. دەستگای ڕوانگە هەمیشە لە غەمی توێژی لاوانی کوردستان بووە، بۆیە بەردەوام ویستویەتی بە پرۆژەی هاوچەرخانە و مۆدێرن پەرە بە توانەکانیان بدات و شکۆفە بە بەهرە شارەوەکانیان بکات و لە زۆر لایەنی نەرێیی بە دووریان بخاتەوە و کاری وەهان پێشکەش بکات کە کاریگەری مەزن لەسەر ژیانی و کەسایەتیان دروست بکات. لەلای هەمووتان ئاشکرایە کە خۆشی و ئاوەدانی و داهێنانی نێو هەر کۆمەڵگەیەک بەندە بەڕادەی توانای لاوان و فراهەمکردنی زەمینەیەکی لەبار بۆ پیادەکردنی توانەکانیان و هاندانیان لە پێناو خزمەتکردنی کوردستان و وەگرخستنی بەهرە شارەوەکانیان، وشکۆفەکردنی هەستی متمانە بەخۆکردن و دۆزینەوەی کاراماییە هونەری و ئەدەبی و زانستیەکان. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە پرۆژەی خەڵاتەکانی دەستگای ڕوانگە بۆ ساڵی 2014 ڕادەگەینین و هەر لەمڕۆوە لاوە ئازیزەکانمان ئەوانەی تەمەنیان لە نێوان 15 بۆ 25 ساڵە دەتوانن بەشدار بن لەم پێشبڕکێیە کە چەند بوارێکی دیاریکراو لە خۆ دەگرێت. بەرهەمەکان لە بوارەکانی وێنەکێشان، کورتە چیرۆک، هۆنراوە، کورتە فیلم، هونەری فۆتۆگرافی و داهێنانی زانستین و تا سیوەکی دەی 2014 وەردەگیرێن. هەروەها خەڵاتی تایبەتمان هەیە بۆ قوتابی یەکەمەکانی سەرئاستی هەرێم و خەڵاتی هاوڵاتی نمونەیش دەبەخشرێتە هاوڵاتیەکی کوردستان کە خزمەتێکی بەرچاو پێشکەش بە گەل و نیشتمانی خۆی دەکات. مەرج و ڕێنماییەکانی تایبەت بە هەر بوارێک لەم بوارانەی سەرەوە لە وێبسایتی دەستگاکەماندا بڵاو کراوەتەوە، وەکو جەنابتان دەبینن وێبسایتێکی تایبەتمان کردوێتەوە بۆ ئەم خەڵاتانە. ئەو برادرانی کە دانێ بەشدار بن دەتوانن بچنە سەر ئەو وێبسایتە و مەرجەکان بخوێنەوە، هەر یەکەو لە بواری خۆی. بابەت و بەرهەمەکان لەلایەن چەند لێژنێکی پسپۆرەوە هەڵدەسەنگێنرێت و دواتریش لە ئاهەنگێکی شایستەدا لە کۆتایی ئەم ساڵ خەڵاتی ڕوانگە دەبەخشرێتە ئەو لاوانی کە بەرهەمەکانیان پلەی یەکەم و دۆم و سێمیان وەدەسێناوە. هیوادارین لەم پێشبڕکێیەدا لاوانی کوردستان بە بەرهەمی بەپێز و شایستە بەشداری بکەن و تواناکانی خۆیان بە سەرجەم خەڵکی کوردستان پیشان بدەن. ڕێخستنی ڕێوڕسمێکی وەها هەوڵێکی ترە بۆ بایەغدان و پەرپێدانی کەسایەتی لاوی کورد. لە هەمان کاتیشدا دەست پێشخەریەکی دەستگای ڕوانگەیە بۆ دۆزینەوەی بەهرە شارەوەکان و بەهرە شارەوەکانی لاوە ئازیزەکانمان و ڕێزگرتنە لە توانەکانیان